ماوەی 20 ساڵە بۆ دابینکردنی ئاوی پاک بۆ خانەوادەکەی سەردانی کانیەکی شارەکەی دەکات و دەڵێ ناکرێت شارێکی هاوشێوەی دەربەندیخان کە خاوەنی دوو بەنداوە بەڵام بەهۆی کێشەی پیسی ئاوی خواردنەوەوە بناڵێنێت. لە 2004 تقریبا لە 2004 تا ئێستا ئاوا بێت ئاوی ئەو بەحەز دەربەندیخانە پیس بووە و بەعەمەل نایە بۆ خواردنی. والله داواکاریب ئەوەیە ئەم حکومەتی کوکو داوامان کرد لە دەربەندیخان مزاهرەیان کرد ئاوا بەڵێنیاندا ئاواکەمان بۆ چاکەن پاڵەفتەکەیان پاڵەفتەی کەن بمان و نەچاتمان بێنن دەستیان ئەم وەزان ئەکسا ئەمە بەشی ئەو پەڕی دە ڕۆژ هەفتەیەک دە ڕۆژ هەرە منەکە ئەگەرگی سارەشم نەیە بەخوایەوە کرێ و سارە کرێ بگرم ئەڵەوەڵا چالاکێکی شارەکەش دەڵێ بۆ ماوەی مانگێک لەسەر شەقام بووین تا لەو ڕێگەیەوە داخوازیەکانی شار بەلایەنی پەیوەندیدار بگەێنین و چارەسەری بکەن بەڵام تا ئێستا سەرەکیترین داواکاری کە تەواوکردنی پرۆژەی ئاوی شارەکەیە تەواو نەکراوە. لە ساڵی 2013 حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بڕیاری دروستکردنی پاڵاوگەیەکی پاڵفتەکردنی ئاویدا و بڕیار بوو لە ماوەی ساڵێکدا تەواو ببێت بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە 11 ساڵ هێشتا پرۆژەکە تەواو نەکراوە. ئەتوانین بڵێن حکوومەت زۆر بێدەربەستە لە ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاریەوە بۆ هاوڵاتیان و دەربەندیخانێکێکە لەو قەزایانەی کە لە ڕووی جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاریەوە لە ئاستێکی زۆر خراپایە. یەکێک لەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی خەڵکی دەربەندیخان بووەوە ساڵانێکی زۆرە بەردەوامە نەبوونی ئاوی پاکی خواردنەوەیە. خەڵکی دەربەندیخان زیاتر لە 20 ساڵە بۆ دەستخستنی ئاوی پاکی خواردنەوە ڕۆ لە بیر و کانیا و کارێزەکانە کاکامش گرفتێکی زۆری بۆ دانیشتوانی دەربەندیخان دروست کردو. ئەوانەی کەەوە ئۆتۆمبیلی خۆیان هەیە ئەتوانن بە ئۆتۆمبیلی خۆیان دێن بۆ پەیداکردنی ئاوی پاکی خواردنەوە بەڵام ئەو هاوڵاتیانی کەوا کەم دەرامەتن یان هۆکاری گواستنەوەیان نیە ناتوانن بە شێوازێکی بەردەوام ئاوی پاکی خواردنەوە پیا بکەن. ناچار پەنابەنە بەر ئەو ئاوەی کەوا لە بەنداوی دەربەندیخانە کە ئەوش لە ڕووی تەندروستیەوە شیاوی بەکارهێنان نیەوە. ئێمە وەکو چالاکوانانی دەربەندیخان چی وەکو هاوڵاتیان چەندین جار خۆپشاندانمان کردووە بە شێوازێکی ناڕەزایی جیاواز هەوڵمانداوە حکوومەت داواکاریەکانمان جێبەجێ بکات. یەکێک لەو داواکاریانە تەواوکردنی پرۆژەی پاڵاوتنی ئاوی دەربەندیخانە. بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانی ڕایگەیاند کۆمپانیاکە دەستی بەکارکردن کردوتەوە چاوەڕوان دەکرێت تا 6 مانگی دیکە بەشێکی زۆری کارەکانی پاڵاوگەکە تەواو بکرێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان